لە NRTەوە سڵاوی مەحەمەدنووریتان لێبێ و لە ڕووماڵی ئەمڕۆدا لە دوو تەوەریچە بە دیداتان شادەبینەوە. تەوەری یەکەمیان نزیکەی هەفتەیەکە بەسەر ڕێکەوتنامەی دهۆکی لایەنە سیاسەکانی کوردستانی ڕۆژئاوا تێپەڕیوە. لە دوای ئەم ڕێکەوتنامەیە هێزە سیاسەکانی کوردستانی ڕۆژئاوا چه هەنگاوێک دەنێن بۆ جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنامەیە. ئەم ڕێکەوتنامە گرنگە لە سێ خاڵدا خۆی دەبینێتەوە. خاڵێکیان دانانی مەرجەعێکی سیاسیە لە بەشێک لەلایەنە سیاسەکانی کە حزوریان هەیە لەسەر ساحەی سیاسی کوردستانی ڕۆژئاوا و خاڵی دووەمیشی بریتیە لەوەی کە درێژکردنەوە یاخود ئیدامەدان بەم وەزعی کە هەیە و بوونی کانتۆنەکان تا ماوەی دوو مانگی تر و پاشان هەڵبژاردن تێیدا و پاشان خاڵی سێمیش مەسەلەی سەربازیە. بۆ قسەکردن لەسەر پرس و ڕەوشی سیاسی لە کوردستانی ڕۆژئاوا دوای ئەم ڕێکەوتنامەیە ئەنجامەکان بەکوێ دەگەن لە کاتێکە هەرێمی کوردستانی باشوور بۆتە شوێنێکیش بۆ لێک نزیک بوونەوەی لایەنە سیاسەکان و هەر ئەمڕۆژ وەفدێکی گەورە لە لایەنە سیاسەکانی کوردستانی ڕۆژئاوا سەردانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانیان کرد. لەوێدا کۆبوونەوەیان کرد کە بڕیارە لەگەڵ حیزبەکانی تر کۆبوونەوەی جۆراوجۆر ببەستن. کوردستانی باشوور چی پێیە بۆ کوردستانی ڕۆژئاوا؟ بۆ قسەکردن لەم بارەیەوە میوانداری سیاسەتمەدار دکتۆر فایق گوڵپیمان کردووە. دکتۆر سوپاس دەکەین. سەرچاوم. دکتۆر ئەگەر لەو پرسیارەوە دەست پێکەین لە دوای ڕێکەوتنامەکەی دووە کە لە نێوان لایەنە سیاسەکانە و لەژێر سەرپەرشتیاری یاخود موبادرەکەی سەرۆکی هەرێمدا ئیمزاکرا، کوردستانی ڕۆژئاوا بەرەو چۆ؟ ڕۆژئاوای کوردستان لە ساڵی 2012ەوە کە زۆرینەی ناوچەکانی ڕۆژئاوای کوردستان کەوتۆتە دەست گەلی کورد، لەوێدا گەلی کورد بە ئیرادەی خۆی هەوڵی داوە ئیدارەیەکی سربەخۆ کوردی لە چوارچێوەی سووریادا دامەزرێنێ. ئەو ئیدارە سربەخۆیە کۆمەڵێ دام و دەستگای گرنگی هەیە. یەک لە دام و دەستگاکانی هێزێکی پاراستنە، یەکینەکانی پاراستنی گەل و یەکینەکانی پاراستنی ژن، ئاسایشە، ئەنجومەنەکانی گەڕەک و شار و لادەکان بوون. دوای ئەو ئەنجومەنانە گۆڕان بە کانتۆنەکانی ڕۆژئاوا، سێ کانتۆنە. ئەم کانتۆنانە و ئەو دەستکەوتانەی ڕۆژئاوا کۆمەڵێک کێشەیان هەبوو. یەکێ لەو کێشانە ئاعتراف پێکردن بوو بە تایبەتی لە ناوچەکە و لە ناوخۆی کوردستانیشا. کۆمەڵی حیزب و لایەنی سیاسی تر هەبوون لە دەرەوەی کانتۆنەکان، لە دەرەوەی یەپەگە. ئەم حیزب و لایەنە سیاسیانە کە خۆیان لە چوارچێوەی ئەنەکەسا کۆکردبوویەوە، ئەنجومەی نیشتمانی کوردی سووریا، ئەمان ئاعترافیان بە کانتۆنەکان ناکرد و ملیان نادا بۆ مەرجەکانی کانتۆنەکان کە چۆنەوە چۆن لەگەڵیا بن و لە ئیدارەکردنی کانتۆنەکان و لە پێگەێنانی سوپای ڕۆژئاوای کوردستانە بەشداری بکەن. لەبەرەوە ئەمە بوو وە کەم و کوڕیەک. ئەو کەم و کوڕیەش بەهۆی ئەوەی ئەم لایەنە سیاسیانە پەیوەندیەکی ئایدۆلۆژی و مێژوویان هەیە لەگەڵ لایەنە دەسەڵاتدارەکانی باشووری کوردستان. لایەنی باشووری کوردستانیش بوو بە بەشێک لە کێشەکە لە ڕابردووە بینیمان هەڵوێستی هەرێمی کوردستان بەرامبەر بە ڕۆژئاوای کوردستان هەڵوێستێکی باش نەبوو. بە تایبەتی هەندێک لە لایەنە سیاسەکانی باشووری کوردستان پشتگیری دەستکەوتەکانی ڕۆژئاوای کوردستانیان نەکرد، هەندێک لە لایەنە سیاسەکان کانتۆنەکانیان بەڕەسمی نەئەناساند. ڕووداوەکانی ڕابردوو بە تایبەتی شەڕی کۆبانێ و کە بینیمان یعنی لە کوردی بە چەند بە دنیا ناساند و چ کاریگەریەکی لەسەر دۆزی کورد هەبوو لە ناوچەکە و لە ژیاندا، وای کرد و فشاری خەڵکی کە لایەنە جیاجیەکانی ڕۆژئاوای کوردستان لە زێر سەرپەرشتی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە بێنە لای یەک گفتوگۆ بکەن و ڕێککەون. ینی کۆمەڵێ مەسایل هەیە بە تایبەتی ئێمە ئەمڕۆ لە باشووری کوردستان داعش بۆتە دوژمنمان، لە ڕۆژئاوای کوردستانیش داعش دژمنی کوردە هەر لەوێ. لەبەری پێویستە لەم کاتانە ئەگەر لە کاتی کە ڕێک نەکەوتوین لەم کاتانە زۆر پێویستە لەسەرمان ڕێککەوتن. ئەجا ئەم ڕێککەوتنە بۆتە هۆی ئەوەی کە دەستکەوتەکانمان لە باشووری لە ڕۆژئاوای کوردستان گەشە بکە بەرەو پێشەوە نەسەر دەستکەوتەکانەوەی نەسەرەوەی لە ئەنجامی ئەم ڕێکەوتنامەیە چی ئەچنێتەوە ڕۆژئاوای کوردستان. بەڵام ئەم ململانیە، ئەم کێشانەی نێوان هێزە سیاسیەکان لە ڕۆژئاوای کوردستان بە شێوەیەک لە شێوەکان حیزبەکانی باشووری کوردستان، یەکێتی و پارتی هۆکار نەبوون ئەم ململانیە لەوێ بەو شێوەیە زەقتر بێتەوە کە دەڵێن تەداخلاتی ئەم هێزانە هەبووە لەوێ. خۆی جغرافیای سیاسی ڕۆژئاوای کوردستان بەو شێوەیە، یعنی لەبەرەوەی کۆمەڵی حیزبی سیاسی
پێش ئەو حیزبانەی ڕۆژاوای کوردستان هەبووە یا کۆمەڵی حیزب بوون پێشتر دەسەڵاتدار بوون بە تایبەتی لە هەرێمی کوردستان وەکو پارتی وەکو یەکێتی و وەکو پەکەکە کە ئەمانە تەبان پارتی و یەکێتی لەبەرەوەی خاوەن دەسەڵات و خاوەن ئیمکاناتی مادی و سیاسی و دیپلۆماسین پەکەکەش لەبەرەوەی خاوەن ئیرادە و خاوەن ئایدۆلۆژیایەکی کوردانەی تایبەتە کاریگەریان هەبوو لەسەر حیزبەکانی ڕۆژاوای کوردستان بەڵام بە قەنەعەتی من هەموو کاتێ پارتی و یەکێتی و پەکەکە هۆکاری ئەو ناکۆکیانە نەبوون بەڵکو حیزبەکانی ڕۆژاوای کوردستانی دکتۆر فاقڵێ حیزبەکانی ڕۆژاوای کوردستان پارتی دیموکراتی کوردستان و پەکەکە لەسەر ساحەی سیاسی ڕۆژاوای کوردستان چڕتر بۆ خستر مەفهومی جیاوازە بۆ بەڕێوەبردننی کاروباری وڵات مەسەن بۆ نمونە دوو کێشەی سەرەکی هەبوون کاتی خۆی لە نێوان ئەنە کەسە و لە نێوان با بڵێن تەفدەم کە لایەنی یەپەگە و پەیەدەیە ئەنە کەسەش لایەنی باڵێن پارتی دیموکراتی کوردستانە کێشەی یەکەمیان ئەوە بوو ئەنە کەسە داوایە کرد هەموو حیزبێک هێزی شەکداری هەبێ تەفدەمیش ئەیوە بوونی دیاردەی فرەچەکداری فرەهێزی خراپە دیاردەیەکی دروست نییە ئەبێتە هۆی دروستبوونی کێشە و ئاژاوە و ناکۆکی ئەوانە لەبەرەوە لەسەر ئەو مەسلەی ڕێک نەکەوتن مەسلەی دووەمیان چی بوو لەسەر ئەم مەسلەی مەرجعیەتەکە هەیە یامە تامان هێشتا کانتۆنەکاندا نەمەزرابوون مەرجعیەتەکە ئەنە کەسە ئەیوت ئەبێ ئەو مەرجعیەتە لە دوو لایەن سەرپەرشتی بکەیان بەدەست دوو لایەنەوە بێ لە سا 50 بەدەست ئەنە کەسەوە بێ لە سا 50 بەدەست تەفدەمەوە بێ تەفدەم ئەوەی قبول ناکرد ئەیوت دەرەوەی ئێمەش لە دەرەوەی ئەنە کەسە و تەفدەم هێز و لایانی تریژەیە گروپی تریژەیە میلەتی تریژەیە ئاین و مەزەبی تریژەیە بێ نوێنەرایەتی ئەوانەش لەناو ئەنجومەنی مەرجعیەتەکە ببێت لەسەر ئەم دوو خاڵە ڕێک ناکەوتن دایمەن مەشاکیلیان هەبوو لەسەر ئەمە ئەم جارە کە زروفەکان گۆڕانکاریان بەسەر هات و هەموو کەس ڕخنەی لێگرتن و لە هەرێمی کوردستانی ژرەخنیان لێگیرا و هاوکاریان کردن هاتنە لای یەکتری و ڕێککەوت بەشێک لەلایەنە سیاسەکان لایەن وا بوو کە پەراوێز دەخرێن لە ڕۆژاوای کوردستان و بە شێوەیەک لە شیوەکان ئەو ڕۆڵیان پێنادرێت ئەم ڕێککەوتن نامەیە هەموو لایەنە سیاسەکان دەخاتە سەر سفرەی بەڕێوەبردننی ڕۆژاوای کوردستان خۆی زین چۆنە هەندێک لایەن هەبوو لەوێ کۆن بوون تەمەنیان درێژتر بوو بەڵام پێگەی جەماوریان بەقەدەر لایەنە تازەکان نەبوو و بەقەدەر ئەوان چالاک نەبوون ینی ئەمە خاڵێکە بێ حساوی بۆ بکەین مەسەڵەن ئێستا تۆ ینی هاوسەرۆکی پێیەدا ئاسیا عەبدوڵڵا کە کچێکە ئێستش لە بەرەکانی شەڕ لە ناو کۆبانەیە بەڵام بەداخەوە ینی ڕێزم بۆ ئەو بەڕێزانەی تر هەیە بەرپرسی حیزبەکانی کە یە تورکیا لە هەرێمی کوردستان لە ئەوروپا لۆ شوێنانە ینی پەیەدە و ئەو دام و دەستگایانەی کە پێکی هێناون خەڵکانێکن ئەچنە ناو میلەتەوە ڕۆژانە لەگەڵ ئێش و ئازار و دەرد و مەینەتی خەڵکە ئاژین دوایەوە هەندێک شتیشیان هەیە فەرقی هەیە لەگەڵەوانیکە یعنی خۆیان وەکو پێگاتەیەکی گەورە و سەروی میلەت وانەوە نابێنن خۆیان بە بەشێک لەو میلەتە بێنن ساڵح مسلیم کوڕەکەی شەهید بووە کوڕی تری برینار بووە ئێستا ژنەکەی لە کۆبانیە خەبا دەکات ینی بەڕاستی ئەمانە هەموو تەسیریەیە کە ئەم هێزە تازەیە زوو پێ بگات ئەوانی تر کە ئەبیرن خۆیان تۆزێ پاشەکشیان کردووە هەندێک هینیانە کرد ینی وەکو بڵی بیانویان هێنایەوە و ڕخنەیانە گرت و ئەگینە ئەوان بۆ خۆیان دکتۆریشە و بارەگەیان لەوێ هەبووە کاری چالاکی سیاسیان یەکێک لە خاڵە سەرشەکانی ئەم ڕێکەوتن نامەیەی دووهۆک خاڵێکە کە دەڵێن دەکرێت ئەم ڕێکەوتن نامێ ئەم پەیمان نامینەوەن هێزە سیاسەکان هەڵوەشێنێتەوە ئەوەش بریتە لەوەی کە دەڵێ بەڕێکردنی ئەم ماوەیە تا 2 مانگ وە پاشان هەڵبژاردنیە بکرێت لەو شوێنانی کە بەدەست کوردەوەیە تا دوایە جەوی سیاسی کەشی سیاسی لە ڕۆژئاوای کوردستان هی ئەوەیە تا 2 مانگی تر هەڵبژاردننی تیادا بکرێت خۆی ئەگەر تۆ مەرجعیەکە هەبوو مەرجعیەتەکە هەبوو ئەوەی چل بیستەکە ئەو مەرجعیەتە بۆچی باشە بۆ ئەوی بڕیاری چارەنووسساز بە ئەگەر زروف نەگونجە هەڵبژاردن بکرێت ئەو کاتە هەڵبژاردنەکە دواخن خۆ بن بەنسبەت خۆیانەوە کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان بڕیاریاندا بوو لە مانگی حوتی ئەم ساڵدا هەڵبژاردن بکرێت بەڵام لەبەروی ئەو زروفە هاتە پێشەوە شەڕ و ناخۆشی و ئەم وێرانکاری هاتە پێشەوە هەڵبژاردنەکەیان دواخست بۆ کاتێکیکە لەبەرەوە مەسەلەی هەڵبژاردنیش ئەگەر بێت و دروست ببێ ئەو هەڵبژاردنە تەنها بۆ چییە؟ هەڵبژاردنەکە ئەنجومەنێک دروستەکە ئەم ئەنجومەنە لە باتی ئەو ئەنجومەنە حیزبیە کاری مەرجعیە دەکە ئەنجا ئەو ئەنجومەنە دوایی چێکە دەستورێک بۆ ڕۆژاوای کوردستان دانێ ئەو دەستورە بێتە مەرجعیەت و لە ڕێگەی ئەو دەستورە و کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان پارێزراوە بن پێشەخرێن و مافەکانی گەلی کورد لە هەڵبژاردنەش کرا لە کاتی خۆیدا بەڵام هەندێک لایەنی سیاسی نەیتوانی دەنگ و قەبارەی تایبەت بێنێت
لا دوایە دیسانەوە آخر خۆت لێبێ ڕۆژاوای کوردستان دەگەڕێتەوە سەر خاڵی سفر و پێش نابێ بگەڕێتەوە سەرخاڵی هێن چکە خۆی ئەبێ هەموو لایەنێکی سیاسی ئەگەر لە هەڵبژاردننا دەنگی پێویستی نهێنا ئەبێ ئاعتراف بە دۆڕان بکە ئەبێ بە ڕۆحێکی ڕاضی وەریگرێ ئەبێ کێشە دروست نەکە ئەبێ دەستورە بێ گەرنتی دەستا و دەستکردنی دەسەڵات بکە ئەبێ دەستورێک دانرێت بگورە دەستورێک دابرێت لە بەندەکانیا ئەو لایەنەی کە سەرکەوتن بەدەستنایێنێ یا دەنگی زۆرینە بەدەستنایێنێ ناتوانێت حکوومەت دروستکە مافی پارێزراوە بێ کۆمەڵشتی کەش هەیە باشە لەم جەوە تەشەنوجەیە لەم ڕێکەوتن نامەیە کە هەندێک کەس وا وەسفی دەکا ڕەنگە ڕێکەوتن نامەیەکی بە زۆر بێ ناچاری بێ بۆ هاوکاریکردن بێ زیاتر بۆ بێ هێزە سیاسەکان لە مەرحەلەیەشی هەستیاردان لەم جەوە سیاسیە پڕتەشەنوجەدا لا دوایە هێزە سیاسەکان بە قەناعەتەوە لەگەڵ ئەم ڕێکەوتن نامەیەن یاخود زروفێکی بابەتی وای کردووە کە ئەم ڕێکەوتن نامەی ئیمزاکەن خۆی هێزی سیاسی بۆشی دروست بووە بۆ ئەوەی کێشەی میلەتێک چارەسەرکە میلەتیش ئەوەی ئەوێ لەوان میلەت نایەوێ پەرتەوازە بن و ناکۆک بن لەگەڵ یەکتریا و یەکێکیان بڕیارێ بدا ئەویتر دژی بێ و بڕیارەکەی لە بەرژەوەندی میلەت هابێت دژی بێ و لە بەرژەوەندی حیزبا بێ لەگەڵا بێەوەمانە ئەمانە شتی خراپن لەبەرەوە واقع ئەمڕۆ فەرزەکە بەسەرمانە ئێمەی کورد لە ڕۆژڵاتی ناوەڕاستە کێشەیەکمانەیە کێشەکەمان چارەسەر نەکراوە چۆن چارەسەرکرێ یەکێ لەوانە ئەبێ یەکگرتوو بین بەرامبەر لە پێناو بەدەزینانی ئامانجە سەرەکیەکانمانە ئەبێ خاڵە هاوبەشەکانی یەکگرتن بدۆزینەوە ئەم لایەنانی ڕۆژاوای کوردستان ماوەیەکە ناکۆکن بەرامبەر بە یەکتری بەڵام شکر ناکۆکەکان نەبووەوەی دروستبوونی شەڕی براکوژی و لە یەکتر کوشتن و ملاولا ئێستا ڕێککەوتون یان ێبێ پیرۆزبایان لێ بکەین چاودێریان بکەین لە شوێنە پشتیوانیان بکەین کەشتی باشیان کرد کەشتی خراپیشیان کرد ڕخنیان بکەین ینی ئەمە پێویستە بکرێت ینی پێویستە ئەمە گەل داوایەکە میلەت داوای باشە بەڵام دۆستەکانمان داوایەکەن ئێستا گەلی کورد لەم سەردەمەیە کە ینی تیرۆر تهدیدی هەموو جیهانەکە یەکێک لەو پێگاتانی ڕۆژوڵاتی ناوەڕاست کە بەو پەڕیجددی و دڵسۆزیەوە شان بەشانی هێزە دیموکراتیکانی جیهان خەبا دەکات دژی تیرۆر گەلی کووردە ئەو هێزە نێودوڵەتیانەش هاوپەیمانە نێودوڵەتیەکانمان لە کورد ئەخوازن یەکگرتوو بن هێزەکەیان لە باتیەوەی 10,000 بیکن بە 20,000 لە باشەوەی دژی یەکتر بن لەگەڵ یەکترا بن قەندیل ڕۆڵی سەرەکی هەیە لە هاوکێشەی سیاسی لە ڕۆژاوای کوردستان تا ئێستا قەندیل لەسەر ئەم پەیمان نامێ ئەم ڕێکەوتن نامەیە هیچ بۆ چوون و هیچ تەڕحێکی هەبووە ئەو شتانەی بە قەنەعەتی من نازانم تا ئێستا چیان وتۆ ئەوان بەڵام ئەوەی کە ڕێککەوتون قەندیل دژی نییە ینی قەندیل لەوەی ویستووە قەندیل لەوێ یەکێتی لە نێوان کوردان ناهەبێ قەندیل لەوێ ناکۆکیە لاوەکیە حیزبی ئایدۆلۆژیەکان لەم ڕۆژانە بخێنە ئەو لاوە و هەموو توانای خۆمان بەکاربێین بۆ بەرزکردنەوەی ئیرادەی گەلی کورد و تێکۆشانی گەلی کورد دژی تیرۆر و بۆ بەدەستخستنی مافەکانی گەلی کورد قەندیل ئەیەوێت کە گەلی کورد یەکگرتوو بێ و هێزێکی پاراستنی هاوبەشیشمان هەبێت ینی ئێستا تۆ سیرکەی و گۆڕانکاریانەی کە لە ڕۆژاوای لە باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستانە دروست بوون مەسان هێزی پێشمەرگە دەچێتە کۆبانێ چەک و تەقەمەنی و پێویستیاتی تر لە ڕێگەی فڕۆکەوە لە هەرێمی کوردستانەوە گەیشتە کۆبانێ لە شنگال هەپەگە و یەپەکە و پێشمەرگە پێکەوە دژی تیرۆر شەڕەکەن لە کەرکووک لە مەخموود لە هەموو شوێنەکانیکە یعنی ئەمانە هەمووی داواکاری و پرۆژەی پەکەکە بووە لە بەرەو پەکەکە ئەم گۆڕانکاریە پۆزتیفانە بە قەنەعەتی من پێشوازی لێەکە پشتیوانیەکە کەواتە هەوڵی بەرەو پێشەوە بردننی لەم پەیمان نامەیە لەم ڕێکەوتن نامەی هێزە سیاسیەکان سەری ڕەش و قەندیل وەکو یەک بیر دەکەنەوە قەنەعەتم وایە زۆر لە زۆر شتا لە یەک نزیک کەوتونەتەوە ینی من ناتوانم بڵێم لە هەموو مەسەلەکانە بەڵام لە زۆر شتا لە یەک نزیک کەوتونەتەوە و هیوادارم نزیکتریش بکەونەوە زۆر باشە لایەنێکی تر لە ڕێکەوتن نامەکە مەسەلەی هێزی سەربازی و لایەنی سەربازیە ئەمە بۆم بێگ نییە بۆ تەقینەوە لەو ڕۆژاوای کوردستان بۆچی بووم بێکە مەسەرەن ئێستا با بڵێن هەواڵانی یەپەگە و یەپەژە و هێزەکانی پێدە و تەفدەم بەردەوام دوو سێشتیان وتووە یەکێ لەوانە وتوانە ئێمە پێویستمان بە هاوکاری چەک و تەقەمەنی و لۆجیستیە بەڵام پێدە دەڵێت دەبێ یەک هێزی ینی ئەمە مەسەلە نییە ئێستا مەسا ئەم کاتە فەرقی هەیە ئێستا هێزی سوپای ئازاد جەبهەت لە کرات هینە هەندێک بورکانی فرادە
لیوایەکی کە هەیە بۆ شێوێ شان بەشانی پێدە و یەپەگەوە یەپەژە لەوێ شەڕەکەن ئەمە زروفێکی تایبەتە و هیچ کاتێکیش هەر هێزێک ویستێتی بڕات بۆوێ ئەوان مەناعەتیان نەبوو پێش ڕێی پێدە بوو بەڵە لە کاتی شەڕەکانە ڕێی پێدە بووە و پێشتریش ڕێی پێدە بووە ینی مەسان بۆچی بورکانی فرات لەوێ شەڕ بکە بۆچی ئەگەر هێزێکی پارتی دیموکراتی سووریا خۆی بچێت ئەوێ شەڕنەکە من گوێم لە ساڵا مسلیم بە وتێتی ئەمە ڕۆژی ئەوەیە کێ دێت باش بکات دژی داعش دژی تیرۆر ئەمە خاڵێکە خاڵێکی کۆبانی ئەمە دروست نەبوو پێش ئەوەش قسەی کردووە پێش ئەوەش توێتی کە بەشێک لە سەرکردەکانی ڕۆژاوای کوردستان دەڵێن مەسلەی سەربازی مەسلەیەک بۆ بڤە بووە ینی ئەخر ئەزانین چۆنە مەسەلەکان ینی ئەوان یانویست هێزی حیزبی هەبێ پێدە لەگەڵ هێزی لایەنەکانی دەرەوەی پێدە بەڵە هەموو حیزبێکە ویست هێزی حیزبی خۆی هەبێت ئەوان یانوت با ئێمە یەک هێزی چەکدارمان هەبێت لەسەر ئەم مۆزوع بوو بەڵام هەند خۆتۆزانی زروفی ئاشتی لەگەڵ زروفی شەڕا فەرقی هەیە کاتێک کە شەڕ بوو هێزی تر بۆی هەیە و پێویستی شەبچێتە ناو بەڵام لە ڕێکەوتنامەکەی خاڵی سێم مەسلەی سەربازی سپاردۆتەوە بە یەپەکە قەیچێکە ینی با هێزەکانی ئەنە کەسەش مەسەن ئێستا یەپەگە یەکێ لە بڕیارەکانی کانتۆنەکانی جززیرە ببوورە کە داوێتی تەجنیدە گەنجانی کورد ئەوانی تەمەنیان لە 18 ساڵەوەی تا 24 ساڵ بچن ببن بە سەرباز لە یەپەگە ینی ئەو کاتە سوپای یەپەگە بێ بە سوپایەکی نیشتمانی چونکە تەجنید هەموو کەس بۆی هەیە بچێ پێدە بۆی هەیە بچێ بێلایەن بۆی هەیە بچێ پارتی دیموکراتی سووریا بۆی هەیە بچێ پارتی یەکێتی سووریا کورد بۆی هەیە بچێ پارتی چاپ پارتی شوعی کەوانە لەگەڵ کانتۆنەکانان ئەوانە هەموو بۆیان هەیە بچن ببن بە ئەندامی ئەو سوپایە کە دامەزێر لە ئایندا دکتۆر فایق بەڵام لە ڕێکەوتنامەکە دەڵێ مەسلەی سەربازی سپێنراوە بە یەکەپە کە قسەی لەسەر بکرێ واتە بەشێکیش لە لایەنەکان ئەمە ڕخنیان بوو پێشووتر خێزانی چۆن ئێستا بە ڕێککەوتون لەسەرەوە کە یەپەگە هێزیەکە لە ئاستی کوردستانە لە ئاستی نێونەتەوەیە ئەترافی پێکراوە شانازی پێوەکرێ لە باتی کورد لە باتی ژن لە باتی مرۆڤایەتی شەڕی دژی داعشەکەی تۆ بیت بڵیت ئێستا ئەم هێزە هەڵوەشێنەوە هێزێکی دروستکەی نابچی بە قووەتی بکەیت یعنی ئەبێ هەواڵانی ئەنە کەسە ئەو حسابە بکەن یعنی ئەگەر شتێکی وا بڵێن یعنی بۆ خۆشیان خراپە یعنی لەبەرەوە ئەمە عیب نییە با ئەنە کەسە مەسەن ئێستا یەپەگە ئەڵێن هەر سەر بە پەیەدەیە خۆی سەر بە پەیەدەیە سەر بە حیزبەکانی تریشە با ئەنە کەسەش بچێ ئەو 6,000 پێشمەرگەی هەیە دا بەشیکە بەسەر یەپەگا و هەموو پێکەوە یەپەگا و کاتە هەمویانەبێ ئەو کاتێکگەر لاین دەشە ناوەکەیان گۆڕی خۆی کێشەیەک نییە بەڵام گرنگەوەیە جەوهەری ئەو هێزە سەربازیە بمێنێتەوە کە ئێمە هەموو شانازی پێوەکەی باشە دکتۆر پێشووتر پەرلەمانی کوردستان دانینا بە دەقێکی وازێح ڕوون دەڵێت دانان بە ئیرادەی گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستان واتە بە جوملەیەک من لێرە ئەندام پەرلەمانێکی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستان دەڵێ ئێمە بە هیچ شوەی نەمانوتووە دانپێنان بە کانتۆنەکان چونکە ئەم کانتۆنانە لە زروفێکا دروستبوون و پێویستە هەڵبژاردن بکرێەوە ئیرادەی گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستان بڕیار بە چێ دەبێتە بەڕێوبەر و چێ دەبێتە حاکمی پرسیارەکە ئەوەیە ئەگەر لە ماوەی ئەو دوو مانگە هەڵبژاردن نەکرا لایەنە سیاسیەکانی ئەوەی کە نزیکن لە هەرێمی کوردستانەوە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان پاشەکشێ ناکەن لە پەیماننامەکە هیوادارم پاشەکشێ نەکەن بەڵام خۆی بڕیارەکەی پەرلەمان یان بڕیارەکەی پەرلەمان شتیکەی بەدووا هات مەسان بۆ نمونە بڕیاری ئەوەی دا کە هێزی پێشمەرگە بنێرن بۆ هاوکاری کۆبانی لە ئاسمانەوە ئەمریکا هاوکاری هەرێمی کوردستانی نرد بۆ کۆبانی معنای ئەوەیە ئەمە ئەو بڕیارەی کە تۆزێ غموزی تیا بوو تۆزێ ناڕوونی تیا بوو ئیرادەی گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان معنای ئەوەیە چی لێ هات بوو بەوەی کە اعترافی بە کانتۆنەکان کرد برادرانی تەفدەمیش ڕەیان هەبوو کە ئەو بڕیاری پەرلەمان ناڕوونی تێدایە ینی ناڕوونەکەشمە بەس چیە لەوانەیە ئەو کاتە لەژێر کاریگەری هەندێک لە حیزبەکانی دۆستی حیزبەکانی ڕۆژاوای کوردستان لە دەرەوەی کانتۆنەکان ئەو بڕیارەی پەرلەمان دەرکرابێ بەڵام دوایی گۆڕانکاریەکان وایان لێ هات کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەڕسمی اعتراف بە کانتۆنەکانەکە ئەنە کەسە بەڕسمی اعتراف بە کانتۆنەکانەکە بە یەپەگاکە و پێکەوە خەبا دەکەن ئەمە سەرکەوتنێکی گەورەیە بۆ گەلی کورد پێشەوەی سەرکەوتن بێ بۆ پێدە بۆ یەپەگا یا بۆ ئەنە کەسە بۆ کەس باشە لەم ڕێکەوتنامە سیاسی هێزە سیاسەکانی ڕۆژئاوای کوردستان هەڵوێستی ئەنقەرە چی دەبێت بۆ خۆمان نەزانین هەڵوێستی ئەنقەرە چۆنە هەڵوێستی ئەنقەرە یعنی
خۆی بەم شێوەیە بوو ئەوان دژی هەموو دەستکەوتێکی گەلی کورد بوون بەڵام نەیانتوانی ئەو سیاسەتیان بەردەوام بکەن هاتن هەندێک گۆڕانکاریان لە سیاسەتیان ناکرد ئەویش بەوە بوو کە هەندێک پەیوەندی دیبلۆماسی و ئابوووریان لەگەڵ هەرێمی کوردستانە بەکارهێنا بەو هیوایی ئەم پێگاتەیە کە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتدارە سوودی لێوەرگن بۆ دژایەتیکردنی پێگاتەکانی تری گەلی کورد لە باکوور و لە ڕۆژاوای کوردستان ماوەیەک ئەم سیاسەتیان برد بەڕێوە بەڵام نەیانتوانی سیاسەتەکانی تورکیا بە تایبەتی لە ماوەی ئەخیرە کە بۆ هەموو جیهان سلمێنرا ینی تورکیا وڵاتێکە بە شێوازی جیاواز هاوکاری داعشی کرد و پشتیوانی داعشەکە و ئێستش بە شێوازی جیاواز خۆیە پارێزێ ئەنواع مەرج و بڕووبیانی و ئەدۆزێتەوە بۆ ئەوەی شەڕ دژی داعش نەکە ئەم هەڵوێستەی تورکیاش ناترسێت لە شەڕکردن لە داعش یەکێک لە خۆی ئەزانم تر بە هەر شێوەیەک دیارەکان دکتۆر عەلی قەراغی لە تازەترین دیداریدا دەڵێت تورکیا لەوە دەترسێ ئەگەر لەگەڵ شەڕی داعشدا بە تەنها بمێنێتەوە لە ناوچەکەیە ئەوەش یەکێکە لە هۆکارەکان کە تورکیا شەڕی داعش ناکات ینی ئەوە یەکێکە ینی توانین بڵێن بۆچی تورکیا شەڕی داعش ناکات ینی چەند هۆکارێکە یەکێ لەوانە تورکیا خۆی لە پشتی دروستبوونی داعشەوەیە هاوکاری مادی کردوون هاوکاری لۆجستی کردوون خۆی دوکیمنت زۆر هەیە خاڵی دووەمی ئەوەیە تورکیا ویستی لە ڕێگەی داعشەوە دژی ئەو پێگاتە سیاسی کورد شەڕ بکە بە تایبەتی پەیەدە و پەکەکە و هێزەکانی کە نزیکن لەوەوە خاڵی سێمەوەیە تورکیا ینی بە تایبەتی پارتی داد و گەشە پێدان پێگەی ئەو لە تورکیا کێیە پێگاتە مسلمانەکەیە پێگاتە دیندارەکەیە بمایە نمانەوێ خەڵکە دیندارەکە عەتفێکی بەرامبەر بە داعشەیە زۆر بەداخەوەیانەوە تێنەگەیشتنێک هەیە لەو بارەوە ئەمە خاڵێکە خاڵی دووەم ترسی ئەوەی هەیە کە ئەگەر شەڕی داعشیش بکات تابەن ئەو کاتە ئەگەر دژی داعش بۆسێتەوە هینی با بڵێن جەماوەری خۆی لە ناو خەڵکە دیندارەکە کەمێ بێتەوە لاوازە بێت و ئەگەر دژی داعشیش بوەستێتەوە تورکیا مەسان وەکو ئەمریکانیە بە فڕۆکە بێت داعش بردمان بکە وەکو عێراقە وەکو سووریایە ترسیەوەی هەیە سبەینێ داعشی بە سووریا کرد داعشی بە عێراق کرد داعشی تورکیا و داعشی سووریا تورکیا بکەنەوە سەرم خاڵە گرنگە ئایا ڕێکەوتن نامەکانی هلایەنە سیاسیەکان لە ڕۆژئاوای کوردستان تورکیا نیگەران ناکات چکە تورکیا نیگەران کردو چۆن نیگەران هێزەکان سێرکە بە فرەمینبەری و فرە هێزیەوە بچنە ناو معادلی سیاسیەوە بەڵام بەر لەوەی وەڵامە وەرگرمەوە دەچمە لای هەیە من مەحموود لە بەردەم بینای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمڕۆ کۆبوونەوەی بەشێکی زۆری لایەنە سیاسەکانی ڕۆژاوای کوردستانی تیادا کرا لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا هێ من سڵاو لێبێ و دیمەنێکی ئەو کۆبوونەوە و دیمەنێکی ئەو دانیشتمان بۆ بیازیتەوە سپاس دەکەین. بەڵێ مەحەمەد مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ وەفدەکەی ڕۆژئاوا ئەوەی کە لە کانتۆنەکان و ئەنجومەی نیشتیمانی کورد لە سووریا بوون هاتنە مەکتەبی سیاسی کۆبوونەوەکان ئەنجامدا کۆگرەی ڕۆژنامەوانیان بەس وەک بینەرانی نارتی جۆبیستی کۆنگرە ڕۆژنامەوانیەکە بوون و هەردوو لاباسییان لەوە کرد کە ئەبێ هاوکار یەکتری بن بە تایبەتی وەک خۆیان دەڵێن ئەوان پێویستیان بە هاوکاری هەموو لایەنە سیاسەکانە بە تایبەتی لایەنە سیاسەکانی باشووری کوردستان کە داوای هاوکاریان لێ دەکەن سەردانەکانی ئەوان بەڵێ حەزبەکانی باشووری کوردستان کە مەبەستم هەرێمی کوردستانە ئەوەیە کە ئەوان لایەنەکانی ڕۆژئاوا ڕێکەوتون کە هەمان شێوازی بەڕێوەبردننی سیاسەتی خۆیان لە ڕۆژئاوا پێکەوەی بەدەست جەمعی کانتۆنەکان و ئەوەی کە پەیوەندی بە ڕۆژئاوای کوردستانەوەیە پێکەوە بەڕێوەی برن لایەنەکانی هەرێمی کوردستانیش پشتیوانی خۆیان بۆ ئەم ڕێکەوتنە دەردەبڕن ئێستا وەفدەکە گەشت لە مەکتەبی سیاسی کۆبوونەوەکەی ئەنجام داوە ئێستا کاتی ئەوەیە کە وەفدەکە بڕوە ئەمانە ئۆتۆمبیلانن کە ئەو وەفدە پێی دەڕوات لە سڕێ ئەوەدان کە وەفدەکە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەجێبێڵێت بڕیاریشە ئەو وەفدەی کە ئێستا لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانیە ئەمڕۆ ئەوانی کە کانتۆنەکانیان پێکەناوە لێرە ئەمێنەوە و ئەنجومەنی نیشتیمانیەکە بەڵام ئەوان دەڕۆنەوە و لە سلێمانی نامێنەوە بە پێی زانەرەکانی ئێمە سبەینێ ئەوانی نوێنەری کانتۆنەکان لەگەڵ لایەنە سیاسەکانی تری سلێمانیدا کۆ دەبنەوە و لەگەڵ ئەوان باز لە شێوازی بەڕێوەبردنەکە دەکەن و بێگومان ئەمان خۆیان دەڵێن سەردانی زۆربەی ئەو لایەنە سیاسیانە دەکەن کە بارگای سەرەکییان لە شاری سلێمانیە بارگای سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕانیش لە سلێمانیە کە بە پێی ئەو زانەرانە بێت دەست ئێمە کەوتو لە ناو ئەندامانی کۆبوونەوەی ئەو وەفدەی لایەنەکانی ڕۆژاوە هاتوونەتە سلێمانی و لە دووهۆکەوە ڕێکەوتون
خۆیان دەڵێن سبەینێ سەردانی بسووتنەوەی گۆڕان و لایەنە سیاسەکان دەکەن ئەمانە زانیارین ئەگەر کاتەکەی ئاڵوگۆڕ نەکرێ بۆ نمونە ئەمڕۆ سەردانەکانیان بکەن تا ئێستا بەم شێوەیە ئەوان دەڵێن سەردانی بسووتنەوەی گۆڕانش دەکەن سەردانەکانی ئەوان بۆ هەرێمی کوردستان و بۆ لای لایەنە سیاسەکان بەمەبەستی ئەوەیە کە پشتیوانی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان وەربگرن لەو بارودۆخی ڕووی لە ڕۆژاوای کوردستان کردووە لەسەر بارودۆخی کۆبانی هێمنکات لەسەر ڕێککەوتنی لایەنە سیاسەکان کە پێکەوە ڕێکەوتون حکومڕانی کانتۆنەکانی ڕۆژاوا بکەن. زۆر باش هێمن پێشووتر باز لەوە دەکرا لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان لە ڕێی ئەم حیزبە سیاسیانەوە بەشێکیان تەداخولاتیان هەیە بۆ ڕۆژئاوای کوردستان. لەم کۆبوونەوەیدا هیچ شتێ باس کرا ئەو لایەنانەی نزیکن لە یەکێتی ئەو لایەنانەی نزیکن لە پارتی و ئەو لایەنانەی نزیکن لە پەکەکەوە چکە باز لەوە دەکات لە هەرێمی کوردستانە ئەم ململانیانە گوازراوەتەوە بۆ ڕۆژئاوای کوردستان. ئەمانە ئەوەی کە تۆ باسێکەکەی بەڵێ وا بوانی تاوکو ئێستاشی لەسەر بێ کە بارودۆخی کۆبانێ وای لێ هاتووە ئەو حزبانەیشی کە لەگەڵ حزبەکانی ڕۆژئاوا و پێدایان نەبوون ئێستا بۆ خۆیان دەڵێن دەبێ هاوکاری کۆبانێ بکرێ. لە ئێستادا ئەو لایەنە سیاسیانی کە لە دهۆ کۆبوونەوە کە ڕێککەوتون شێوازی بەڕێوەبردنیان لە خۆرئاوای کوردستان بە یەک دەنگ و بە یەک ڕنگ بێت کە هەمان پێکەوە بن و ئامانجی کارەکانیان بچێتە خزمەتی دانیشتوانی ڕۆژئاوای کوردستان بۆ خۆیان دەڵێن ئەمانەیە ئەو بکەین و ڕێکەوتنێکیشیان هەیە و لە خاڵی ڕێکەوتنەکە شاباسی ئەمانیان کردووە. ئێستاش ئەندامانی وەفدەکە لە کۆنگرە ڕۆژنامەکانەکە باسی وایان کردکە هەندێک لایەنی سیاسی و پێدە کە هێزی سەربازی هەیە هەوڵ دەدەن پێکەوە شێوازی بەڕێوەبردنەکان هەمەڕەنگ بێ و ئەو لایەنە سیاسانی کە لەوێن هەمان پێکەوە خزمەتی هاوڵاتیانی ئێوە بکەن. ئەوەی کە تۆ باسیەکەی کە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەو حزبە سیاسانی کە لێرن بە شێوازە لە شێوازەکان پشتیوانی بەشێک لە لایەنەکانیان کردووە. ئەوان بۆ خۆیان دەڵێن سەردانی هەموو لایەنە سیاسیەکان دەکەن بۆی پشتیوانی هەمیان بەدەستبێنن. دیارە نایانەوێت ئەو مێژووی کە هەیەیان بۆ لە پێشووترا کە هەندێک لایەن پشتیوانی هەندێک لایەنی تری کردووە دووبارەی بکەن چونکە ئەگەر ئەمان بێن سەردانی هەموو لایەنێکی سیاسی بکەن لەگەڵ لایەنە کۆ ببنەوە و داوای پشتیوانی و هاوکاریان لێ بکەن بۆ کۆبانی و بۆ ئەو ڕێکەوتنە بێگومان ئەمە ڕەنگە هەنگاوێک بۆ ئەوەی کە بیانەوێت لەوە دەربچن کە تەنها لایەنێکی سیاسی و دوو لایەنی سیاسی پشتیوانیان بکە یاخود دژیان بۆ سێ بۆ خۆیان دەڵێن ئەیانەیە بە هەماهەنگی هاوکاریان بکەن چونکە بۆ هەمووش هەمیشە گلەی ئەویان کردووە ئەو ناکۆچی کە هەبووە لە نێوان چەند لایەنێکی سیاسی لە باشوور و لەگەڵ چەند لایەنێکی سیاسی لە ڕۆژاوا زیانی بەوان گەیاندووە چونکە ئەمە دەری خست لەم کاتەیە لایەنەکانی خۆرئاوا دێنە ئێرە کۆ دەبنەوە بۆ ئەگەر لە پێشووتر ئەم کۆبوونیان کردا ڕەنگە ئێستا قەبارەی هاوکاریەکان و قەبارەی دانیشتنەکان بە شێوازێکی تر بواە چونکە بۆ خۆیان دەڵێن زیانیان لەوە کردووە و ئێستا کورد پێویستی بە یەک دەنگە چونکە هەر حزبەکانی باشوور نییە لەگەڵ ڕۆژئاوا کۆبنەوە حزبەکانی ڕۆژهەڵات و باکوور و هەر چوار پارچەکە باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا هەمان دەڵێن پێویستیان بە یەک دەنگە بە ئەوەی پێکەوە هەماهەنگ بن هاوکار بن ئەوەی کە هەیەە ئەو توانە سەربازی و مرۆیی کە هەیەە پێکەوە بیخەنە خزمەتی ڕۆژئاوا کە ئێستا پێویستی وەک خۆشیان دەڵێن پێشتر باشوور پێویستی بووە. زۆر زۆر سپاسی هێمن مەحموود کە ڕاستەوخۆ لە بەردەم مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمڕۆ کۆبوونەوەی بەشێکی لایەنە سیاسەکانی ڕۆژئاوای کوردستانی لەگەڵ یەکێتیدا بەستراوەکو هێمن ئاماژەشی بەوەدا کە سبەینێ لەگەڵ بڕیارە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانیشا کۆبوونەوە بکەن. سپاس هێمن. دکتۆر بینەوە سەر ئەو لایەنە سیاسەکان ڕێکەوتن پەیماننامەیەکیان لە نێوان خۆیان نابەستن ئەمە قەلەقی وڵاتێکی وەکو تورکیا ناوروژێنێت؟ خۆی تورکیا ئێستا کەوتوتە دووڕیانێکەوە سێری ئەکا لە بەردەمی خۆیان دوو پێگاتە هەیە کورد هەیە و داعش هەیە ئەبەیەکیان هەڵبژێرێ ئەگەر داعش هەڵبژێرێ خۆ دەزانی لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتیدا محاسەرە ئەکرێ وەکو بینیمان مەسان لە ڕۆژانی ڕابردووە لە هەڵبژاردننی نوێنەری تورکیا بە ئەندامی کاتی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی تورکیا فەشەلی هێنا دوێنێ دانیمارک چەند بەندکراوێکی پارتی کرێکەکانی کوردستانی ئازاد کردووە کە کاتی خۆی گرتوونی لە بەرەوەی پارەیان کۆ کردوێتەوە و وتێتی بۆچی لە بەرەوەی پارتی کرێکەکانی کوردستان دژی تیرۆر خەبا دەکا و چەند دەنگێک بەرز بوویەوە کە پەکەکە لیستی تیرۆر دەربێن و تورکیا بخێنە شوێنەکەی چەند دەنگێک بەرز بوویەوە لە ئەوروپا کە تورکیا لە ناتۆ دەربکرێت بەڵام تورکیا کە داعش پەکەکە وەکو یەک وایە ئاخر خۆ ئەمە وەکو جنێودانە ینا خۆی ڕاز نییەوە خەڵک زۆر نیگەران بوو لەوە ینی خەڵکی نەک تەنها کورد
خەڵکی نێو کەسایەتی و ڕۆشنبیر و وڵاتان هەتا ئەمریکا لێدوانی خێری چی ئەڵێ تورکیا چیڵێ با بۆ خۆی بڵێ ینی ئەو مەرجانەی دایناوە ئەو شتانەی کە ئێڵێ لەسەر یەپەگە و لەسەر پێدە و لەسەر پەکەکەوانە ئێستا گوێ لێ ناگرن ینی تورکیا نیگەرانە چونکە سیاسەتەکەی فەشەلی هێناوە چونکە ئێستا خەریکە پرۆژەکەی پەکەکە سەرکەوتووە بێ پرۆژەی تورکیا تێگەشتێ لەبەرەوە تورکیا باشترین شت ئەوەیە ئەگەر بێت و مەسان ئەگەر بیاوێ لە ئاستی نێودوڵەتیدا خۆی بکرێتەوە جارێکی کە ئەبێ لایەکی دیموکراتی بەلای پەکەکە و پێدە ئەوانە بکاتەوە هەوڵی چارەسەرکردنی کێشەی کورددا ئەگەر بێوێ لە ئەوروپا پێگەی هەبێ لە هەمان کات ئەگەر بێوێ لە ڕۆژڵاتی ناوەڕاستیشا پێگەی هەبێ تورکیا دەوردراوە بە دیوارێکی کوردی ڕۆژاوای کوردستان باشووری کوردستان و لە ڕۆژڵاتیشەوە هەر کورد هەیە لەبەرەوە تو ئەگەر ئەم پێگاتەیە کە دەرگای یەکەمی تۆیە بۆ چوون بەرەو ڕۆژڵاتی ناوەڕاست ئەمە لە خۆت عادسکەی مافەکانی پێشێرکەی دژایەتی پێ بکەی هەر لە ڕۆژڵاتی ناوەڕاستیشە سەرکەوتو نابی بۆیە باشترین شدەوەیە تورکیا واز لە نیگەرانەکانی خۆی بێنێ بە خۆیدا بچێتەوە هەڵوێستێکی دیموکراتینەی ئاشتی خوازانە بەرامبەر بە مەسلەی کورد لە باکووری کوردستان و لە تەواوی ڕۆژوڵاتی ناوەڕاستە بگرێتە بەر ئێمە بینە دۆستی تورکیا غڵەت باشە لەبەرەوە نیگەرانی هیچ ناگەێنێ زۆر باشە ئەگەر دو پرسیارمانەوە بێ وڵاتانی هاوپەیمان ئەمریکا فەڕەنسا بریتانیا کە سێ وڵاتن بەزەقی هاتوونەتە سەرخەل لە مەسەرەی ڕۆژاوای کوردستانەوە بە تایبەتی فەڕەنسا پرۆژەیەک هەیە هاوشێوەی هەرێمی کوردستان لە دوای 91 دوای ڕاپەڕینەکانی 91 لە سووریاشا دروستکەن بۆ کوردەکان من زانیاریم لەبارەی ئەوە نییە بەڵام هەندێک وەزعی کوردی ڕۆژاوا فەرقی هەیە لەگەڵ ئێمە مەسەڵەن ئێستا ئێمە ناوچەیەکی تایبەتیمان هەیە ئەم سێ پارێزگایە هەمووی کووردا دوایەوە کە ئەچینە کەرکووک کورد و تورکمان و عەرەب و ئاسووری ئەرمەنی هەیە ینی لەبەرەوە ناوچەی کوردستانی خۆمان و ناوچەیەکی جوغرافی یەکگرتووە و ئەتوانی سنوورەکەی دیاری بکەیت بەڵام لێوان نیە مەسەڵەن ئێستا کۆبانی بەدەست کوردەوەیە تەلەبێز هەمووی عەرەبە بەدەست داعشەوەیە لەولاوە لە غەربیەوە جەرابلوس لە بینی ئەفرین و لە بینی کۆبانیایە تەلەبێز لە بینی سەرێکانی و لە بینی کۆبانیایە پێگاتەکان ینی بیۆگرافیای ڕۆژئاوای کوردستان ئەبێ بە شێوەیەک بێ ئەو سیستەمەی کە با بڵین کانتۆنەکانی ڕۆژاوایان پێ دروستکراوە باشترین سیستەمە ئەگەر وڵاتانی دنیا ئەو ئەزمونە ببینن بە تایبەتی من ئەبینم کە هەندێک لەو وەفدانەی لە دەرەوەی لە ئەوروپا هاتوون کە ئەزمونەکانی ڕۆژاوای کوردستانیان بینیوە زۆر بە دڵیانە چونکە ئەزمونێکی دیموکراتیە هەموو پێگاتەکان نەتەوەیی ئاینی مەزهبی ڕەگەزی بەشداری تێداکەن لەوانەیە پشتیوانی بکەن و وەڵامیەوە بیتەوە ڕۆژاوای کوردستان بەرەو چۆ ڕۆژاوای کوردستان بەرەو ئایندەیەکی گەش و پرشنگدارە ڕاو و ئەبێتە جێی شانازی بۆ هەموو گەلی کورد و بۆ مرۆڤایەتی ئازاد سپاس دەکەین سپاسی دکتۆر فایق گوڵپی سیاسەتمەدار دەکەین پاش و چانێکی کورد هەر خۆم دێم وەلاتان